سنجار هاتی نەوجانی تەبلیغمان کرد دەبی وەسەی شەکەی کاکەم ئەمە یەکەم جار هاتی نەوجانی تەبلیغمان کرد بێقاف العمل وتمان بزانین تەجاوزە تاپۆیە چییە هەسا تاپۆکەیمان بۆ دەرکرد وتی ئەمە تاپۆی خۆ ئەرزەکەیە وتمان ئەی ئیجازەکە وتی ئیجازەکە لە معاملەی لە بەلەدیە دووەم جار هاتمەوە تا ئیقافمان کرد دووەم جار هاتینەوە من و موختار تەبلیغم کرد من و موختار تەبلیغمان کرد کاکە ئیقاف عەمەلکەوە هەر وەستا ئیجازە لە معاملەیە هاتینەوە لەگەڵ دیفاع مەدەنیش ئەتر دوای ئەوە دینەوە جانی کاکە کە عەمەلەکان ئێمە دینن ڕاکە ئەتر ئەم کارە ساتە بووتر لەسەرە ئەو تاپۆی کە کراوە بۆ سەکەنی کراوە بۆ تۆژان ئەمە خۆی ئەمان سەکەنی مانە تەحویل تەوزیع کرا بۆ تەیارەکان ئەمە تەوزیعی تەیارەکانیان سەکەنیەکەیان ئەو قسمێکی لەسەر تیجاریەکەیە قسمێکی لە ناو داخلەکەی ئەو ئیشی من نییە بزانەوە لەسەر تیجاریەکەی ئەو لەسەر سەکەنی ئەمان ئابێتەوە ئەو ئیشی مەساح و ئەوانەیە ئێوە بۆ ڕاتان کردووە داوای ئیجازەی بینام کردی تاپۆ ئیجازە بینە تاپۆکەی هێنا ئیجازە بیناوتی لە معاملەیە هاتینەوە لەگەڵ جەماعەتی دیفاع مەدەنیش تەبلیغمان کرد مەحزەرێکمان کرد بإيقاف العمل وصاني لقى المختار جوزار هاتينا وتبليغ كردوتوا أما أنا يعني سنزار هاتينا وجاني تبليغ ما كرد بيوصين شقي